مامۆستا شێخ سدیق سەرگەتی زانایەکی بیرتیژ و مجاهیدێکی نەسرەوت. مامۆستا شێخ سدیق سەرگەتی زانایەکی پایەبەرز و دیار و بەرجەستە بوو. یەکێ بوو لە چرا ڕووناکەکانی ئیسلام لە هەورامان کە تیشکی زانستەکەی با کوردستاندا بڵاو بووبووە. ئەم زانا گەورەیە ناوی تەواوی شێخ سدیق کوڕی شێخ ئیسماعیلی کوڕی شێخ حوسێنە. ساڵی 1928 لە گوندی دەگا شێخانی شاری مەریوان لە بنەماڵەیەکی ئەهلی زانست و ئاین پەروەر لەدایک بووە. باوکی من خوا دەرجێ عالیکە بە بۆنێ هەر ڕووداوێک لە سەرگەت بارەکە ئەڕۆوە دەگا شێخانی مەریوان لە ساڵی 26-27 لەو دەورە لە دەگا شێخانی سەر بە قەزای مەریوان نیشتەجێ ئەبێ من لەوێ لەدایک بوو. لە ساڵی 44 میلادیە بە بۆنەی تێکچوونی وەزعی حکوومەتی ئێران کە وەختی خۆی لە ساڵی 41 کە شای ئێران ڕەزاشای کۆن ڕۆیشت و کوڕەکەی لەجێی دانیشت و عەشایریە کەوتە ناو مەریوان و دوایی عەشایرەکان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە تێکچوون لە ساڵی 44 ئێمە هاتینەوە سەرگەت. هاتنەوەمان بۆ سەرگەت بوو بەهۆی ئەوە کە من خۆم بە سەرگەتی بە خەڵک بناسێنم. ئەگە ناوەختی خۆی باوکی من بە دەگا شێخانی مەشهور بوو تا لەوێ بوو. بەنسبەت جەنابی مامۆستا مەلا سەدیقی سەرگەتی خوای پەروەردگار پلەپایی لە بەهەشدا بەرزکە و بە باشترین شێوە پاداشتی داتەوە. مامۆستا مەلا سەدیق یەکێک بوو لە زانایانی ناوداری کورد بەتایبەت لە ناوچەی شارەزور و هەورامان و ڕۆڵێکی گرنگی گێڕاوە کاتی خۆی لە پێگەیاندنی ژمارەیەکی زۆر لە مامۆستا لە قوتابیان لە پێگەیاندنیان و پەروەردەکردنیان و فێرکردنی زانستە شەرعیەکان پێیان. وێڕای ئەوە جەنای مامۆستا مەلا سەدیق پیاوێکی کۆمەڵایەتی بوو، لە شین و شای خەڵکدا بەشدار بوو، لە گرفت و کێشەکانی خەڵکدا بۆ چارەسەریان بەشدار بوو، پیاوێکی معتەبەر بوو، قسە لێ وەرگیراو بوو، متمانە پێکرا بوو لە نێو خەڵک و جەماوەردا بەگشتی. وێڕای ئەوە جەنای مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی خوا پلە و پای بەرز کاتەوە کاتێک کار و کاروانی جیهادی لە هەرێمی کوردستانی ئێمەدا لە باشووری کوردستاندا کەوتە گەڕ. مامۆستا یەکێک بوو لە پێشەنگەکان، یەکێک بوو لەو مامۆستانەی کە بە مێزەرە سپیەکەیەوە و بە ڕیشی سپیەوە بە تەمەنێکەوە هاتە نێو سەنگەری خەبات و بەرخۆدانەوە. مامۆستایەکێک بوو لەو مامۆستانەی کە ڕچەشتیان بوو، ڕێیشکاند بۆ خەڵکێکی دیکەی زۆر کە بڵێن مادەم مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی لەگەڵ ئەو کاروانە جیهادیەدایە، لەگەڵ کاروانی فیداکاری بەرخۆداندایە لە دژی ڕژێمی بەعس، کەواتە دیارە بەرهەڵستیکردنی ئەو ڕژێمە ئەرکێکی شەرعیە. بۆیە مامۆستایەکی بە پێگەی قورسی مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی پێی هەڵدەستێ. ئەو 2 ساڵ و چەند مانگە کە من لە خزمەتی مامۆستا دەرسم خوێندووە لە 2 مەرحەلە بە فاسڵەی 3 ساڵ لە نوێژەکانی جمعەی مامۆستا وەکو تەلەبەیەک وەکو شاگردێک ئێمە حزورمان نەبوو. مامۆستا خەتیبێکی وارەستە بوو. بۆ خوتبەی جمعە کەم متالعەیە کرد ولی زۆر مسەلت بوو. من لە مصاحبەیەکە زووتر کردومە لە مقابلێکە کە کردومە وتومە من شێوەی خوتبە خوێندن زۆربەی لە مامۆستا شێخ سەدیق فێر بوو. لە دەرستانی ئێمەی چاتەلەبەکان ئەو کاری خەریکی کاری توتن و کەشاوەرزی و باغداری بوو. وەلێ لە وەختی دەرسا کە هات هەر ئەوەنە ئەیوت دەرسەکەتان لەکوێیە، کتێبەکەی ئەگەر بەدەستەوە ئێمە وا ئەحساسمانە کرد 2-3 سەعات ئەم دەرسەی تەماشا کردووە تێ دەرسەجێت و ئەوەنە مسەلت بوو بەسەر دەرسە. لە ئێحترام بۆ تەلەبە و تەوەجوکردن بە زیندەگی فەقیەکان زۆر دڵسۆزیەدا بەخەرجە.
ڕۆژێک بە منی فەرموو من مامۆستای پایگەلان مامۆستا حەمەمینی پایگەلان هاوزاوین لەگەل یەکە ژنەکانمان خەڵکی دەمەیۆن کوڕێکی گەورەی بووە لە ئاوی مازیندەرانە مەلەی کردووە خنکاوە ئەبێ لەگەل مابێ بێ بڕێن بۆ پایگەلە لە سەرگەت و هاتین شەو چوونە دەمەیۆ ماڵی خەزوورانی خەوتین بەیانی بەچەمی دەرەکوە ڕۆیشتین نە خوار چوونە قەڵاجێ هەر بە پیادە ڕۆیشتین لەوێ سواری ماشین بووین تا سەری ڕەزاو لەوێ پیادە بووین ماشین نەبوو هەر بە پیادە ڕۆیشتین تا بۆ ڕێدەر یەکە لەوێش بە ماشین و بێ ماشین ڕۆیشتین شەو چوونە پایگەلان ماڵی مامۆستا تەسلێتمان پێوت و تا بەیانی لەوێ بووین و دووبارە گەڕاینۆ بۆ ئەسری ئەو ڕۆژە گەیشتینۆ سەرگەت مامۆستا هەم لە سەفەرە ئینسانی باش بوو هەم لە حەزەریشە ئێمە لە ئاساری پێشینانمان هەمانە ئەگە گەرەکتە ئینسان بەناسی یەکێک لە تەریقی شناسایی و یا ناسینی فەرد سەفەرە لەگەل یا مسافرەت بکەی ئینسان ئەناسی چۆن ئینسانێکە ڕەوشتی ئەخلاقی نوێشوێنی عیباداتی قسەکردنی بەڕاستی مامۆستا هەم لە حەزەرە پیاوی دین بوو و هەم لە سەفەریشە حەزەکەمەوە ڕاستیە باس بکەم باوکم ڕایکی زۆر تایبەتی بەرامبەر بەژن بە تایبەتی لە میراتە یعنی ئەوە من لەگەڵ مامۆستاکانیشە زۆر جا ئەوم بەحسە کرد کە ئەو ڕێی باوکم بە هەند وەرێن زۆر گرنگە خۆی لە شەرعە ژنێک لەسەر هەشتی ئەەکەوێ بەس باوکم ڕێیوان نەبوو ئەو ژنێک لەسەر هەشتی ئەەکەوێ کە هەمووی پێداویستەکانی ژیانی بۆ دابین کرابێ ئەوەی کە شەرع فەرمێ شەرع چۆنە فەرمی بۆ ژن ئەبێ نانی بۆ بکەی ئەبێ جلی بۆ بشێ حتا ئەبێ مناڵەکەی کە شیری پێدا مناڵی خۆتە بێ پارەی بێتێ ئەو بۆ هێ نەیدا ئەڵێ ئەو ژنەی کە لەسەر هەشتی ئەەکەوێ ئەبێ هەموو شمەرجەکانی بەدی هاتبێ ئەگە هەر پیاوێ نەیتوانی ئەو مەرجانە بەدی بێنێ بە دڵنیاییەوە ئێمە گوناحبان ئەگە یەک لەسەر هەشتی بێنێ بێ زیاتری بینێ ئەمە قسێکە هەمیشە بە مامۆستاکانی ئەوە کە ئێوە کە میرات بەشەکەن بۆ ژن لە مێردەکەی ئەبێ ڕەچاوی ئەم خاڵە گرنگە بکەن کە ژنانی ئێمە ئەو ژنانە نی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کرد و فەرموویەتی ئەو مافەی نەدراوەتی یعنی من زۆر جار بیرمە بە مناڵی مەسەن دایکم حەزی لە شتێ بکردایە هەر ئەوەی وت مەسەن فڵان شت بەلامە جوان بوو خوا بزانێت چەند جار بینی و باوکم بەتابەتی چوو بۆ سلێمانی دایکم بۆ چیە وەڵا ئیشێکی تایبەتیمە هات سێکم ئەو هەدیە بۆ دایکمێنەوە یعنی ئەمە زۆر ناو خزمەکەشە دەنگی یابوویەوە ئی مامۆستا تۆ ئەوە چییە زۆر بۆ ئەو پەڕژینەکانی ئەوان من ناتوان قسێ بکەم بەس ڕێفەکانی باوکم ئەوە تۆ زۆر ژنانیت ئەی ڕۆڵێەوە بێعەقڵن ئەگەر من ژنانی بم پێغەمبەر صلی الله علیه و سلم ژنانی تر بێ ئەگەر بۆ قسەی ئێوە بێ ژن لەوە گەورەترەوە سێریەکە ژن ئەبێ کابانی ماڵی بۆ بگری ژن بێت تۆ خزمەتی کەی ئێستا جل شۆرتە تەباختە ئەوەی ئیشێکە کە شایانی ئەو ئەیکات یعنی زۆر جار مەسەن کە دایکم حەزی لە شتێ بواە هەر چۆنێ بووە بە قەزیێ باوکم بۆ پێیا کرد مامۆستا شێخ سیدیق ناتوان جوانێبی زۆر هەیە زۆر لایەن هەیە کە ئێمە لەسەری بدوین بەڵام من چەند لایەنێک بازەکەم مامۆستا یەکەم شت باسی سەمەری ئەەکەین ئینتاجی مامۆستا ئیهتیمامی بە مناڵەکانی زۆردا مناڵەکانی پەروەردەکرد مناڵەکانی لەسەر دینداری پەروەردەکرد لەو من زمانەی ئەوە لەو زمانی مامۆستا شێخ سیدیقا بەتابێت ساڵەکانی حەفتا و کۆتایی شەستەکان ئەلمانیەکان ڕوویان کردووە مناڵی مەلا کە مناڵی مەلا بدزن بیان کەن بە شوێعی بیان کەن بە ئەلمانی بیان کەن بچی بەڵام ئەلحەمدوللا مناڵی ئەو مناڵەکانی پارێزراو بوون توانێتی مناڵەکانی بە دینداری پەروەردە بکە بیان هێنێتە ڕێگە یان ئینتاجی مامۆسا تەنها ئەوە بێ کە مناڵەکانی پاراستووە لەو هەموو فیتنەیە کە دەباری بەسەر وڵاتی بەسەر کوردستانە بڵێم لەوانەیە بەس بێ بەڵام مامۆسا وەکو چۆن مناڵی پێگەیاندووە فەقەی زۆرشی پێگەیاندووە مەلای باشی پێگەیاندووە مامۆسا بڵێ لە عیلما
لە عیلما دەستێکی باڵای هەبوو دەستی بردایە بۆ هەر عیلمێ گەیزانی لەو علومی مەلایەتیانێ لە علومی مەلایەتیە دەستی بۆ هەر بابەتێک بردایە ئەیزانی بەڵام زیاتر و زیاتر مامۆسا گرنگی ئەوە بوو کە ئیسلامی عەمەلی وەرگرتو بوو ئیسلامی عەمەلی ئەدا بە فەقێکانی یعنی کۆمەڵە خەڵکانێکی پەروەردە کرد مەسەلەن مامۆسا مەلا عادە دوا بوو یارمەتی خەڵکی وەرەگرت مامۆسا خەیاتی ئەکرد ئەچوو خەیاتی ئەکرد و لەسەر دەستی خۆی ئەژیا نەبوو بووبار بەسەر خەڵکەوە بۆڵک و بەڵک و بوو مایەی خێر بۆ ئەو خەڵکی کە لێوێ بوو ئەو خەڵکی کە تایە بوو باوکم بەڕەحمەت بێ بە حوکمی ئەوەی لە بنەماڵەیەکی ئەهلی علم و زانست بووم هەر لە مناڵیەوە باپیرم شێخ ئیسماعیل بەڕەحمەت بێ کە ئەویش کەسێکی عالم و زانا و بەتوانا بووم باوکمی خستۆتە بەر خوێندن کتێبە سەرەتاییەکان باوکم لە خزمەتی باپیرمان خوێندوویەتی طبعا ئەوسا باو بووم قورئان خوێنراوە اینجا عەوامیلی جورجانی اینجا لە کتێبەکانی تر لێرەوە دەست پێ کردووە چۆتە سەرەوە طبعا باوکم بەڕەحمەت بێ ئەیوت من قورئانم تا سوورەتی یاسین لای مامۆستا خوێندووە لە سوورەتی یاسین بۆ خوارەوە یان تقریبەن 11 جوزئی خوارەوە ئەیفەرموو من هەموو شەوێک لە خەوما پیان ئەوتم کە بەیانی ئەچوومە لای مامۆستاکەم دەمزانی ئەیوت تۆ ئەم قورئانە کێ پێیوتیەوە دەیزانی پێم وت کە من لە خەوما ئەو قورئانیان ئەو 11 جوزئی کۆتاییان پێوتم ئیتر عادەت وا بووە لە سەردەمی کۆنا باوکی شێکە زۆر عالم بوو بێ زۆر زانا بوو بێ بۆ فێربوونی هەندێک چۆنەڵێ ئەتەکێتی مامەڵەکردن ئەتەکێتی هەڵسان و دانیشتن لەگەڵ خەڵک و دەوروبەرە عادەت وا بووە لای باوکی کتێبە سەرەتاییەکانی خوێندووە دوایی چۆتە شوێنەکانی تر طبعا باوکم بە دوای عیلما زۆر گەڕاوە زۆر چووە زۆر مامۆستای بینیوە لە خزمەت باپیرمان دوای ئەوە دەچێتە ئێران بە حوکمی ئەو کاتە عێراق و ئێران نەپێویستی بە پاسپۆرت هەبووە نەپێویستی بە ڤیزا هەبووە لە ئێران لە کانیسانان خوێندوویەتی هەندێک لە ئولەژێریش خوێندوویەتی دوای ماوەیە کە کۆمەڵی کتێبی خوێندووە ئیتر باوکم وردە وردە وەک بڵێ هەندێک بێتاقەتی پێوە دیار بووە لەوەی کە حەزی نەکردووە زۆر بخوێن دوایی باپیرم هەر ئەوەندە کە ئەهلی علم بۆ ناچاری کردووە کە دەبێ بخوێن دوایی باوکم گەڕاوەتەوە بیارە لە بیارە لە خزمەت مامۆستا مەلا کەریمی بیارەدا کۆمەڵێک کتێبی خوێندووە وتم وەڵا قوربان هەیە بەڵام من بیارەم گەرەکە مامۆستا مەلا کەریمی دەرزم پێ بێژێ باشە تێ مامۆستا مەلا کەریم کوڕەکەی کە فاتیحە و عەقاید خوێنی بەلاوە بوو بەڵێ هەرگیز من عەقڵم نەیە بڕی مامۆستا مەلا کەریم دەست بە من بێژێ پیاوێ لە خزمەت یابووناوی حەمەی نیسا بوو فەرمیا حەمە مەلا کەریمم بۆ بانک مامۆستا تەشریف هێنا خوا دەرەجە عالیکە فەرمی مەلا کەریم ئەمە بەهانەمان پێ ئەگرێ بیارەی گەرەکە تۆ دەرزی پێ بێژی مامۆستا خوا فەرمی دەی ئاواتی چەند ساڵەمە لە خزمەت باوکیان خوێندوومە ئاواتم وەکە خوا کوڕێوە بۆ پیاوە دەستم لا بخوێنێ چوومە خەت بیارە خەمەوە سەمەلاکە دەستم کردە بە خوێندن ئیتر وازم لێ نەهێنا خوێندن ئەو کتێبانەی کەوە باوکم بە مەرحەلە خوێندوێتی لەو سەردەمەدا چ کتێبێک باو بووە کە بخوێنرێ وتمان لە عەوامیلی جورجانیەوە دەستی پێ کردووە ئەو کتێبانەی کەوا باو بوو بن هەموویان یەک لە دوای یەک خوێندوێتی سەرەتا لای باوکی دەستی بە خوێندن کردووە پاشان بۆ درێژەدان بە خوێندنی زانستی شەرعی زۆر شوێنی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاوە لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەرسی خوێندووە پاشان لە شاری سنە لای زانای گەورە مەلا مەحموودی موفتی دەرسی خوێندووە ساڵی 1950 لە سەردەستی مامۆستا مەلا مەحموودی موفتی بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە پاشان لە بەڕێوەبەراتی فەرهەنگ و مەعاریفی سنە بەشداری تاقیکردنەوەیکی کردووە و بڕوانامەی ئامادەیی بەدەستێناوە دواتر لە باشووری کوردستانیش بەشداری تاقیکردنەوەی کردووە و بە نمرەیەکی بەرز بڕوانامەی ئامادەیی وەرگرتووە ئەم زانە مونەوەرە هەوڵی دەدا زانست و خوێندن پەرە پێبدات و خەڵکی فێری خوێندەواری بکات
ساڵی 1950 لا گوندی زەڵمی هەورامان بووەتە پێشنوێژ، پاشان لە ماوەی ساڵانی 1950 تا 1960 بووەتە مامۆستای قوتابخانەی سەرەتایی ئەو گوندە. جنای مامۆستا سدیقی سەرگەتی پیاوێکی بەڕاستی بلیمەت بوو، زۆر ورد بوو لە شەرعزانیدا و لە شارەزایی نێو خەڵک و کۆمەڵگاشدا، چونکە مامۆستامان هەیە شارەزایە لە فقه لە شەرع یا لە شەریعەت شارەزایە، بەڵام ڕەنگە زۆر خوبڕە و شارەزایی و ئەزمون نێو خەڵک و کۆمەڵگای نەبێ. بەس مامۆستا شێخ سەدیق هەم لە کتێبان شارەزا بوو، هەم لە نێو خەڵکیش بەنێو خەڵکیش ئاشنا بوو. واتە ئەوە نەبوو کە تەنیا زانیاریە ڕوتەکەی پێبێ، بەڵکو ئەزمموی ژیانیشی هەبوو، ئەزمموی نێو کۆمەلگای هەبوو و ئەزمموی خەڵکی هەبوو، شەڕ و خێری خەڵکی دەزانی. ئەو شێوەی تەدریس و تەعلیمەی، ئەو شێوەی بەرخوردەی زۆر کات ئەیوت بە ئێمە با بڕۆین بۆ خۆرماڵ، لە خزمەتە ئەڕۆشتین بۆ خزمەتی مامۆستا بەلا محەممەد لە خۆرماڵە. لەوێ کە ئەو مامۆسانەتدا ئەنیشتن لە حەقیقەتا جەلەسەکان جەلەساتی مبارەک بوو. ئێمە ڕاستە فەقێ بووین، کەممان خوێند بوو وەلێ ئیسیفادەمانە کرد لەو جەلەسانە، نەفعمانە برد لەو جەلەسانە. من هەمیشە یادی خەیری مامۆسام کردووە لە زمانێکی چاکە دوای جەنگی کوێیت کە عێراق مشکلاتی تیا دروست بوو و بۆ کوردانی ئێمە مەینەتێکی تر هاتە پێشۆ، مامۆستا تەشریفی هاتوو لە مەریوانە بوو. هەواڵم پرسیوتیان لە مەریوانە، لێرۆ لەگەر 5-6 کەسێک هاتچوون بۆ زیارەتی، ڕۆیشتینە مەریوان، شاری مەریوان چۆڵ بوو، کەسی تیان نەبوو. ولی جەمعێکی زۆر لە برایان و خوشکانی کوردی عێراقی ئەمە لە مەدرسەیەکا بوون، مامۆستاش لەو مەدرسە بوو. من ئەرزی مامۆسام کرد، داوەتم کرد بۆ پاوە تەشریفی هاور بوو ماڵمان بۆ پاوە. دوای ئەوە بزوتنەوەی ئیسلامی دروست بوو و لە ڕەئسی و خالی خۆش بوو مامۆستا مەلا عوسمان قەراری کرد کە ئێمە مامۆستامان یەک پارچە ئیمان ئەزانی، ئینسانێکی بەرز بوو مامۆستا مەلا عوسمان. باوکم لە زانستی فقه و ئوسوڵی فقه و منطق و بەلاغا لە قیمەیە بوو بەڕاستی، یعنی ئەتوانم بڵێم هاوشانی نەبوو، لە قیمەیە بوو، لەگەڵەوەشا پیاوێکی زۆر زۆر خاکی بوو. صفەتی دووەم زۆر سەخی بوو، پیاوێکی زۆر زۆر سەخی باوکم، یعنی سەخاوەتمەندیەکەی بە حەدێ بوو، هەر کەس داواشی کرێ بکە قەناعەتمان ڕەدی کرد بێتەوە و هەمیشە حەزیشیە کرد کە بۆی بڵێن نەڵێ نیمە، ئەوە صفەتێکی خراپە کە تۆ بە هەر کەسە بڵێ نیمە نابێت. ئێمە کۆمەڵی فەقێمان هەم لە حوجرە، من بیرە مناڵم چەند جار باوکم کە خۆی فەلاحەتیە کرد، کەمە ئیشی ئەویش نەوە ماوەکو مامۆستا بەسەر ئەی کرد، وەکو باسم کرد ئیشی فەلاحەتیە کرد. چەند جار بە وڵاخمانە بۆ چوو کاڵەکمانی هێنایەوە بەشی فەقیەکانی ئەنات کە هەمووی فەقی هەمووی هەرزەکار و دەتوانێت ئیشیان هەبوو خۆ تاقەت دیانەوەوان بێن، باوکم کاڵێکیشی بۆ ناردن و کاڵک و شووتی و خەیار و ئەو شتانی بۆ ناردن بۆ حوجرەکەیان. من بیر بە چەندین جار باوکم کاڵک و شووتی و خاریشی بێناردن بۆ فلان ماڵ فلان ژن فلان خزن بۆی بەرە، یعنی ئەمە معاملەیەکی مهم بوو لەگەڵ خەڵکە ئەیکرد. سوختە بووم لە کانیسانە سێ مستعیدی تیا بووە، نردویان بە ناودیا سێنانم پەیدا کردووە، بە دوومە تۆ خواردیان بەشان نەداوم، پێشی گران نەبوو، ناڕەحەتیش نەبوو. واللهی لەگەڵ ئەو مەرحوم حوسێن نەجمەدینە خوا دەرەجەی عالی کە ساڵی 46 لە بەردەیەک بە ناوی بەرقەڵا فەقێ بووین، 6 مانگ لێ بووین، 6 مانگ لەوێ بووین. ئەم 6 مانگە یا 5 نان یا 6 نان گەنممان دیوە، نانەکەی شتێ بووی دایکەکەیمان نەئەزانی، دێمی لە گسکە نەمانەزانی چییە، 22 کولێرەمان بووی 4 فەقێ بووین. چەندین جار ئەو حەدیثەی باسە کرد کە جارێک ئەڵێ پیاوی هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێیوت مناڵەکەم نەخۆشە فەرمووی بەیانی وەرەوە، کە بەیانی هاتەوە پێیوت پێغەمبەر پێی فەرموو با خورما نەخۆتی، خورما بۆ کەلیمە قسەی ئەم شەو مامەوە، فەرمووی من دوێنێ خۆم خورما مەخوارد، نەئەگەرە بە مناڵەکەی تۆ بڵێم مەیخۆ. دایە باکم ئەو قاعیدەیە هەبوو، ئەوی نابێت شتێ بڵێن خۆمان نەیکەین،
هەمیشە سەرنجی کۆمەڵی مامۆسایە کرد ئینشاڵڵا بەغیبەتیشیان نابێت تۆ چۆن توانی قسە بۆ خەڵکی مناڵەکەت بە گوێت نەکە نزیکترین کەسی خۆ دەکە بە گوێت نەکات چۆن توانی قسە بۆ خەڵکەکەی یعنی بەڕاستی بێت لە ماڵماڵی خۆتەوە دەست پێ بکەیت ئەبێت تربیەت لە مناڵەکەتەوە لە کچەکەتەوە لە کەسەکەی خۆتەوە دەست پێ بکەیت مامۆسای بەڕێز فەقەیەکی زۆری پێگەیاندووە لە عەقڵ و عیلم و سەلیقە هەر فەقەیەک لە لای ئەو طبعا من لە خزمەتی ئەوان نەخوێندووە بەڵام من لە خزمەتی مامۆسا مەلافایقا خوێندووە کە مامۆسا مەلافایقی ئەسپەرێزی کە ئێستا لە منتیقەی پاوەیە ئەویش لە خزمەتی مامۆسا شێخ سیدیقا خوێندبووی یعنی هەر فەقەیەک لای مامۆستا خوێندبێتی سەلیقەی دیار بوو سەلیقەی مامۆسای وەرگرت و عەقڵی مامۆسای وەرگرت و ژیری مامۆسای وەرگرت و عەمەلی مامۆسای وەرگرت و لێ هاتوو بوو لەواکەوە گۆڕانکاری بەسەر خەڵکا بێ مەلا کەلیمەی مەلا خۆی بۆ ئەوەیان داناوە بڵێن کورد بۆ ئەوەی بۆ مەلایان داناوە مەلایانی موجه مەلایانی ئەو کەسەی کە تەوجیهی خەڵکی ئەکا ڕێنمایی خەڵکی ئەکا کە ڕوو لەکوێ بکە لە کردداری دنیا لە عملی عیبادەت و خواپەرسیدا لە تەطبیقی شریعەتە چۆن معاملە بکە مامۆستا شێخ سیدیقێکی بوو لەو کۆمەڵە خەڵکانە مامۆستا شێخ سیدیق الحەمدوللا ئەو کۆمەڵە مامۆستانەی کە لەو وڵاتە بوون علاقە و پەیوەندیەکی باشی لەگەڵیا بوون بە تایبەت مامۆستا شێخ سیدیق و مامۆسای خورماڵ مامۆستا مەلا محەممەدی خورماڵ کە ئەمە ئەکسەر هەفتە یان هیچ هەفتەیەک نەبوو مامۆستا شێخ دانە بەزێ بۆ خورماڵ بۆ بینینی مامۆسای خورماڵ ئەم دوو نەفەرە عەمودی فەقەری پاراستنی شریعەت و ئیسلاحی ئەو منتیقەی شارە زور و هەورامانە بوون هەردووکیان یعنی توانی بیان جارجار من و ئەزانم عەقڵم ئیسەوا بیری لێ یەکەمەوە و ئەزانم دانیشتنیان هەبوو دانیشتنیەکەیان لە چیا دانیشتنیان هەبوو یعنی کێشەی زۆر هەبوو لەو شارە زۆرە ئەلەو منتیقەی هەورامانە الحەمدوللا کێشە کەمتر بوو بەڵام کێشە لە منتیقەی شارە زۆر و هەورامانە ئەگەر بوایە ئەو دوو نەفەرە دانیشتن لەگەڵ کۆمەڵە خەڵکێکی سەرسپیا لە خورماڵە دانیشتن و تەکبیری سڵحی ئەو مشکلەیان ئەدا و چارەیان نەکرد و وەکو دکتۆرێک بۆ ئەو مجتەمەع و کۆمەڵگەی ئێمە بەڕاستی دکتۆرێکی تەواو بوون فەقێتی هەرچەند ئێستا ڕەواجی زۆر کەم بووەتەوە بەس خوێندریش ئەو کاتە هەر مامۆستایەک پسپۆڕی بوارێک بوو یعنی چۆن ئێستا بڕوانامەی ماجستێر و دکتۆرا لە ئەکادیمی وەرئەگرن هەرێکی لە بوارێکە لەو سەردەمەدا باوکمەی فەرموود لە سنە ئاوا بوو ئەو مەراحلانەی کەوە کۆتا مەرحەلەکانی خوێندنی باوکم کە لە سنە بووم لە خزمەت باوکی کاک ئەحمەدی موفتیزادەدا بووم و هەروەها چەند مامۆسایەکی ناوداری ئێوە طبعا الحەمدوللا باوکم زیرەکیەکی باشی پێوە بوو هەر کتێبێک کە خوێندبێتی لەگەڵ ئەو مامۆستایەکەوە جارێک باسی کرێ فەرموو من لەسەر نی و دێڕ کە دەرزم خوێندووە لە خزم مامۆسایەکە لە سەعاتە هەشتەوە هەتە نزیکی سەعات دوو مناقەشەی نی و دێڕمان کردووە ئەمەش بۆ خۆی نیشانەیە لەوەی کەوە زیرەکی تەلەبەکەیە کە توانیوێتی مامۆستاکەوا لێ بکە ماوەی 5 سەعات بۆ 6 سەعات لەسەر نی و دێڕ بوەستم لە کۆتا مەرحەلەکانی خوێندنیە باوکم دێفەرموو لە مزگەوتی گەورەی سنە دوو دێڕ شیعری تیا بوو ئەم دوو دێڕ شیعرە دێڕی یەکەم بە حروفی ئەبجەد ساڵی تەسیسی مزگەوت بووە نیودێڕی دووەم ساڵی کۆتایی دروستکردنی مزگەوتەکە بوو تامان دەفەرموو من چوم ئەوەم خوێندوو بوویەوە ئەمزانی معناکەی چی لەو سەردەمەدا کەوا خوێندن کە فەقێ خوێندوێتی لە ئێران کە ئیجازەی وەرگرتووە وەزارەتی پەروەردەی ئێران ئیمتیحانێکی کردوون بۆی تەصدیقی شەهادەکەیان بکە باوکم دەفەرموو چوومە جارێک چوومە مزگەوتی سنە دارولحسانی سنە لەوێ دوو کەسی لێ من نەمەناسیکێن ئەم دوو کەسە فەقەیەکیان گیری هێنابوو کەوا ئەم دێڕ شیعرەیان لێ پرسی بوو نەیزانی بوو زۆر گاڵتەیان پێکرد ئەڵێ وتم من یا دەیخوێنمەوە ئێوە معنایکەن یا ئێوە بیخوێن من معنایکەم بەهەرحاڵ هیچ کامیان هی نەبوو بۆ ئەوان ئێوت زۆر قورس بوو بۆ ئەوان بۆم خوێندنەوە بۆشم معنا کردن طبعا لەو سەردەمەدا
کە ئیجازە نامە دەدرا بە فەقێم هەموو ئەهلی علم و ئەهلی خیبرە و پسپۆڕی هەمووی لێ کۆ دەبوویەوە ئەینجا ئەو فەقەی ئیجازەی پێدرا. ساڵی 1970 پاش ڕاگواستنی گوندەکانی سەر سنوور ڕوودەکاتە شاری هەڵەبجە و لەوێ نیشتەجێ دەبێت. دوای نیشتەجێبوونی لە هەڵەبجەیە کەمین کارێک بە هەوڵی خۆی و کۆمەڵێک کەسی دیکەی خێرخواست مزگەوتی ئیمام عەلی لە هەڵەبجە دروست دەکەن. مامۆستا شێخ سدیق تەنیا زانایەکی ئاینی نەبوو، بەڵکو تێکۆشەرێکی سیاسی و پیاوێکی نیشتیمانی بوو لە جوڵانەوەی بێداری ئیسلامیدا بەشداری کردووە. هەمیشە هەوڵی ڕۆشنبیری و هۆشیاری گەلەکەی داوە. لەگەڵ زانایانی هاوچەرخی خۆی پەیوەندی هەبووە. لە کاری سیاسیدا هەر لە دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە بەشدار بووە. لە ڕاپەڕینەکەی ئایاری 1970 هەڵەبجە و شارە زوور ڕۆڵی بینیوە و پاشان لەگەڵ کۆمەڵێ لە زانایانی ناوچەکە کۆچیان کردو بۆ ناوچە ئازادکراوەکانی کوردستان. مامۆستا شێخ سدیق ئەندامی دەستەی دامەزرێنەری بزوتنەوەی ئیسلامی بووە. لە بزوتنەوەدا ڕاوێژکاری مامۆستا مەلا عوسمان بووە. هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەکە بووە. لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا سەرکردە بوو. بەرپرسی دادگای باڵای شەرعی بزوتنەوەی یەکبوون بووە. لە ڕاگەاندنی لە کۆمەڵی ئیسلامیدا سەرکردەیەکی دیار بوو. سەرپەرشتیاری مەکتەبی زانایان بووە. ئیمتیازێکی دیکەی مامۆستا شێخ سدیقی سەرگەتی ئەو بوو کە کوڕەکەی مامۆستا بەختیار کە ئەو کاتە فەرماندەی هێز بوو لە پێناوی خوای پەروەردگاردا بەخشی کە کەوتە پۆسەی ڕژێمی بەعسەوە جەندەرمەکانی بەعس لەگەڵ ژمارەیەکی دیکە لە هاوڵەکانی خوای پەروەردگار ئومێدبانوە کە پلەی شەهیدی بەنسیب کردبێ. ئەوەش بەڕاستی ناسۆرێکی زۆری بە دڵ و هەنای جەنای مامۆستا شێخ سدیقی سەرگەتی گەیان، بەڵام مادام لە پێناوی خوای پەروەردگاردا بۆ جێگەی شانازی بووە دنیا بۆ قیامەتی. هەروەها مامۆستا سدیقی سەرگەتی هەر لە سەرەتای بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە، پاشان بزوتنەوەی ئیسلامی، دواتر بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دوایی کۆمەڵی ئیسلامی لە هەموو قوتابخانە شەرعیەکاندا جەنای مامۆستا شێخ سدیق دەرس و وانەگوتنەوەی هەبووە، پەروەردەکردن و پێگەیاندنی قوتابیان و فەقیانی هەبووە، چ لە قوتابخانەکاندا و چ لە ماڵی خۆشیدا. لە ماڵی خۆشیدا کەسانێک چوون لە لای دەرسیان خوێندووە. مەلاشە چەکدار بێ. باشە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه و سلم کە ئێمە ئێژن العلماء ورثة الأنبياء هەر بە دوعا ئیشە کرد. لە شەڕی بەدرا، شەڕی بەدر یەکەمین دەرسێک کە عالەمی ئیسلامی ئەشیا ئەو دەرس لەو مەکتەبا بخەردە لە شەڕی بەدرا لە 1000 کەلەبەرەوە یەکێکیان بریتێلەوە تا سەفی شەڕکەر لە بەر و لەبەر ئاوا ڕێز نەوەستان پێغەمبەری خوا دوعای نەکرد. لەو بەرریز وەستان لە کاتی پەلامارە دوعای کرد. أعدوا لهم ما استطعتم من قوة ورباط الخيل. أبي أويل تواناتها أبي خيت إيش جا دعاء بكي. أنا خذني دعاء كذا. دعاء شكي بيرجنا. صالح حفتاوي يكبو باكم كمان مع مسيد عمر كل بوسرقت. نزيكي بنجاك الزبون. إيواري هات بوسرقت وشومانو. يتر أموزعان زور صدر نشتي كنا سر أموزع كشنيك يعني مثلا السليماني أجيان ولا هلا بجولو الشارع أجيان. من الله هم كالتزامي دينيا نبو براستي هم كتيش وهم كريش. باكم زور صدر نشتي كنا هم بعض خزمي خوش معبون. كي تو شو تواني آت وحزب خلق كريم ولا مزجود لسر من بري فيها خمر قصب وخلق كشي من الله كدوان نبي. براستي نبي أقصي بكي أبي من الله كي خوت قدوي خلق بجات واني قصب وخلق كي. لبر باكم هميشة أكيد اللي إما أكيد كأبي إما قدوة بي وخوي. بوي من فتوان قصب وخلق كبي من الله كم براسي عاقل به. لو الروابي كمني فياش. أو بلاي باكم زور كرينجو. كسفاز بخو من الله كان شيء سفاز بخوات درشون. يعني ما مساوكو جنجوابو. معنوياتي بقوة وهزي بقوة ما وكو ما مسايخ المال نبو ما مسايخ المال نيت يعني زور بجوله بلا ما مساس شخصية بياوكي حروق بو بياوكي بو ك براسي وستاندني نبو وستان بلام جرينجي زور أو موضوع بو حل كردني كشيء خلقي براسي لسرشاني ما مساس شخصية ما مسايخ المال بو
لەبارەی عیلمی مامۆستاوە ئەلحەمدوللا وەکو عەرزم کردن دەستی بۆ هەر عیلمێک ببردایە زۆر بە ئاسانیە هات بەدەستیەوە زۆر بە ئاسانی هابێت چونکە خۆی تاقەیەکی زیرەکی بێ ئەندازەیی تیا بوو شخصیق زیرەکیەکی بێ ئەندازەی تیا بوو ئەو علومی مەلایەتیە زۆر بە چاکی خوێند بوو وەکو زۆر بە چاکی خوێند بوو زۆر بە چاکیش وتو بوویەوە وەڵامی تر مەجای ئەو نەبووە لە جێگەیەکا بێ کە مەدرسەیەکی گەورەی تیاابێ و مەدرسە بابڕێەوە ئەوە نەبوو وەکو عەرزم کردی ئەو لەسەر ئەو خۆی ئەژیان ماڵ و مناڵێکی زۆر قەرەباڵغی هەبوو مناڵ عایلەیەکی قەرەباڵغی هەبوو بەڵام هەموو مەسرف و ژیانی خۆی لەسەر خۆی بووە لەبەر ئەوە وەکو مەلاکانی تر مەدرسەیەکی نەبووە ئەننا ئەگەر مەدرسەی تری بواە لە ڕاستیە لە بیارە هیچ کەمتر نەبوو جەمع الجەوامع کە ئاخر مادەیە لە ئوسوڵ فیقها کتێبێکی زۆر وشک و زۆر قورسە باوکم دەیفەرموو من نیوەی ئەو کتێبەم لەبەر کرد یعنی لە هەموو بوارێکە لە نەحوە لە سەرفە لە فقهە لە عەقیدە لە منطقە لە ئوسوولە لە علمی فەلەکە یعنی هەموو ئەو علمانە لە حەدیثە لە علوم حەدیثە لە هەر کام لەو علمانە باوکم کۆمەڵێک زۆر کتێبی خوێندو سەرەڕای خوێندنەکەی خۆی باوکم زۆر گرنگی بە خوێندنەوەش دەدا لە ئاخر مەرحەلەی ئیجازەکە باوکم دەیفەرموو نیوەی بەرگی یەکەمی جەمع الجەوامعم لەبەر کرد کە کتێبێکی وتمان زۆر قورسە زۆر ناڕەحەت لەبەرە کرد هەتا وەفاتی کرد 600 بەیت شیعری ئەلفی ئیبن مالیکی لەبەر بوو زۆربەی ئەو کتێبانی کەوە تەدریسی کرد بوو وتبوویەوە زۆربەیانی لەبەر بوو زۆربەی دەیزانی ئەم بابەتە لەکوێ ئەو کتێبەتایە کە ئیجازە وەردەگرێ عادەت وا بووە پێش ئەو مامۆساکە ئیجازە نامەی خوێندوێتەوە بەس مامۆساکەی وتووی حەز دەکەم تۆ خۆت ئیجازە نامە بخوێنیتەوە طبعاً باوکم لە تەمەنێکی زۆر گەنجیدا ئیجازە وەرگرتووە هەموو مامۆساکان وتویانە ئەم مناڵە چی ئیجازە وەرەگرێت هێشتا زۆری ماوە بەس لەبەر زەکاوت و لێ هاتووی و توانای ئەداکردن و گەیاندنی علم و وەرگرتنەکەی کە باوکم خوای گەورە بەهرەیەکی پێبەخشی بوو لە ئەمانەدا ئەو ئیجازەی وەرگرت مامۆستاکە وتی خۆت ئیجازەکە بخوێنەرەوە ئەوت منیش زۆر یعنی لەو تەمەنەدا و ئیجازەیەک بخوێن و هەموو ئەو مامۆستا گەورانە لێ بن دەڵێ مامۆستاکەم وتی ڕۆڵە وابزان هەمومان تەلەبەی توین ئەوت ئەم قسەیە زۆر مهم بوو بۆ من کە من ئاوا ئیجازەکەم خوێندەوە دوایی بۆ تەصدیقکردنی لە وەزارەتی پەروەردە لە سنە طبعاً باوکم لەوێ ئیجازەی وەرگرتووە بۆ تەصدیقکردنی ئیجازەکەی پێویست بووە لە لە ڕێوەبەرایەتی پەروەردەی سنە تەصدیقی کەم ئیتر کە ئیجازەکەی وەردەگرێت طبعاً ئیجازەکەشی ئێستا هەر ماوە ئیجازە نامەکەی وەکو بڵێن چۆن دەفتەرێکی ئاوا بچووکە کە ڕشتەی مامۆستاکانی تێدایە ئەم لەکێ وەرگرتو ئەو لەکێ وەرگرتووە تا ئاخر ئەفەرمێت چوومە پەروەردەی سنە بۆ تەصدیق بینیم هەر ئەو دوو کەسن کە لە مزگەوت دارلەسان ئەو پرسیاریان کردو من وەڵامدا ئەڵێ هیچ پرسیارێکیان لێ نەکردم وتیان تۆ ئەوەندە زیرەک بووی ئاوت بۆ ئێمە حەل کرد کە دوو وشەی تیا بە ئەو وشان طبعاً ئەوان کە لەوێ ژیاون لەوێ خوێندویانە خوێندنیان لەوێ تەواو کردووە ئەو مادام تۆ ئەوەت زانی پێویست بە هیچ پرسیاری ناکات لە ئێمە زۆر زیرەکتری مۆرێکیان لێدا ئێمە تەمەن من بەتەواتی بیرم نایە بۆ یەکەم جار باوکم بەجلی کردو چۆتە حەج لەوێ ئەیوت کۆڵەباڵێکمان کردو بە نیشانە وەنی وەکو عالە مشتیوە بەستمە لە دارێک بەرزمان کردبەوە ئیتر وتی بە هەزاران خەڵک هات ئەمە چییە ئەماوە ڕەمزی کووردە ئەڵێ کابرای تووشی کێشە هاتبوو ئیتر ئەوان ئاویان نەزانیوە باوکم کە وتی کە چوون بۆ کێشەکەی شۆرتە گرتبووی کە منی بەجلی کردیەوە بینی یەکسەر شەرمی کرد ئەوتی ئەوە نەوەی سەلاحەدین وتم بەڵێ وتی
ئەمە مادام کووردە غەڵەتی وان ناکەوت یەکسەر کابرای ئازاد کرد و هاتەوە یعنی لەو کاتەوە چەندین جار باوکم کە سەفەری حەجی کردەوە بەجلی کردو بە مشکی و ئەوانە ڕۆشتووە هەروەختی خۆی کە ئیسلام هات کورد لە ژێر چەکمەی ڕۆم و فارسا فلیقا بوو ئاواتەخواز بوون ڕۆشناییەک بێ ڕێگایەک بێ بۆی بڕۆن ڕۆژێکان لە دەربەنی خان باسی کورد و ئیسلام و ئیسلام و کوردم کرد ساڵی 92 ئیسلام و کورد کورد و ئیسلام خوای گەورە لەم کەونا چوار بوقعی پیرۆز ناوبردەیەکیان کوردستانە مەسجد الحرامە مەسجد الأقسایە تووری سینایە کوردستانە سەیری داواکەی نوح بکە ربي أنزلني منزلا مباركا بكور شون كشتكري كوين شتو جاري كانت لو وزير كان كردستان ما مسا توكيج او جودي او كلته تجاخو قيناك تو حزدك يغلطك بيروز لو من ايتوناكم تو بيدنا خوش بولاتك بيروز بحقيقته زعما بس ما ولا ملتي كرد داماوه ملتي كرد كزولي جردسي خلقه اغايناوي چونکی ملتی کورد ئەگەر ئیسلام قبول کە ئاغا بێ باوکم لە قۆناغی دوای مەلایەتی یەکەم جار دێتە زەڵم مەلا بێ لە دوای زەڵمەوە دەچێتە گوڵب لە دوای گوڵپەوە دێتەوە سەرگەت تا ساڵی 1970 کە داگیران هاتینە هەڵەبجە بە درێژایی تەمەنی دوای ئیجازە وەرگرتنی بەردەوام هەتاوەکو وەفاتی بەردەوام فەقێی هەبووە دەرزی وتۆتەوە لە وەرگرتنی علمە زۆر دقیق بوو لە گەیاندنیە زۆر حەکیم بوو یعنی ماوەیەک لە گوڵب مەلا بێ ڕۆژێک ئەڵێن مامۆستا فڵانە کەس نوێژ ناکە باوکمەی فەرموو من لەسەر بانی هەیوانی مزگەوت بووم کابرا هات ئاوا تەمان بە بەردەم مزگەوتە دەچون بۆ چاخانە ئەڵێ کابران بینیم کە هات دەچوو بۆ چاخانە وتم ئەو خەڵکە هەر لە خۆیەوە چۆن قسە دەکا ئەڵێن فڵانە کەس نوێژ ناکە ئەوە نیە یەت بۆ مزگەوت بۆ نوێژ باوکمەی فەرموو ئەم قسەیەم کە کردم بەرامبەر ئەم کابرایە کەوتم ئەوە نیە یەت بۆ مزگەوت بۆ نوێژ کابرا یەکسەر هاتە ناو مزگەوتەوەی تر نەچوو بۆ چاخانەکە نوێژەکەی کرد و تەرکی نوێژی نەکرد ئەمە یەک دووەم باوکم لە پەنای ئەم علمە شەرعیانی کەوا عەرزم کردن ئەو نەحو سەرف و تا ئاخر خوێندوویەتی لە خوێندنەوەی دەرەکیش بە هیچ شێوەیەک دابڕانی نەبوو یعنی لە ساڵی 60ەکانە باوکم لەگەڵ چەند کەسێکی کە ئێستا حکایەتەکەی دوور و درێژم بوار نییە کە باسیکەین باوکم لەگەڵ چەند کەسێکی شیوعیە دەکەوێتە مناقەشە لە بابی دین و شیوعیەت کە ئەوان ئێستا زۆربەی خەڵکێک هەیە ینی ئەوەندە جاهیلە پێی وایە دین تریاکی گەلانە خەڵک مەستەکە ئەو کاتە زۆر ئەمانە بابوو دوای 3 ساعت 4 ساعت مناقەشە باوکم دەیفەرموو بە فەزلی خوای گەورە سەرکەوتم بەسەر هەمووشیان تۆبەیان کرد و گەڕانەوە کاتێک کە بەعز هات یەکەم ئیشێک کە داوایان لێ کردو ئەبێ حجرەکان دابخە ئەبێ مەدارسی دینی دابخە تەنها ئەو مەدرسە نەبێت کە خۆی ئیشرافیە کرد ئیتر مامۆستا شێخ سدیقی بەڕێزیش یەکی بوو لەو کۆمەڵە خەڵکانەی کە زەختی بەسەرەوە بووە زەختێکی تەواویشیان بەسەرەوە بوو وەکو لەگەڵ مامۆسای خورماڵە لەگەڵ ئەو مامۆسا گەنجانەی تر کە هاو حلف و هاوپەیمانی ئەوان بوون ناڕەحەتێکیان بەسەرەوە بوو بەڵام فشارێکی تری وەکو عەرزم کردی فشاری ئەحزابی علمانی بوو ئەحزابی علمانی بەعسیان لەبیر چوو بوویەوە بۆ مەلا بۆ فکری ئیسلامی بۆ بیرروباوەڕی ئیسلامی یعنی حەزیانە کرد وەرە تۆ حیزبی بەعسە لەبیر بچێ حیزبی بەعس صاحبی ئەنفالی کردو ئەوان لە بیریان چوو بوویەوە بەربووبوونەوە 3-4 مەلا فەقیرە داماوە شڕۆڵە یعنی بۆ لێدانی فکری ئەوان بۆ لێدانی قسەی ئەوان بۆ جوابدانەوەی قسەی ئەوان بەڵام کێ بوو پیاوێکی ژیری وەکو مامۆستا شێخ سدیق بەرهەڵەسیان ئەکرا بەڵاهەستی ئەکردن چواتی مام شێخ سدیق پیاوێکی وەکو چەنێ عیلمی بوو دووقاتی ئەوە عەقلی بوو هەر کات پرسیارێکیان لێ دەکرد پرسیارێکی شەرعی ئەمە چۆن ئەوە چۆن
هەرگیز باوکم هەر لە خۆی ئەیشی زانی چییە؟ ئەیش زانی چۆنە زۆر لە ئیمتیحان کە لێرە ئیمتیحانی داوم طبعا ساڵانی کۆن کە مامۆستا پلەی بڕی بێ لە پلەی وەزیفی بڕی بێ ساڵێک یا 6 مانگجار تاقیکردنەوەی کراوە لە هەموو تاقیکردنەوەکاندا باوکم سەرکەوتنی باشی بەدەستێناوە چ لە سلێمانی کرابێت چ لە بەغا کرابێت کە چەند جار تاقیکردنەوە کراوە کە باسی ئەکرد لەگەڵ ئەوەیدا کە لە فقی مقارنە فقی بەراوردکاریە باوکم زۆر شارەزا بوو دەیزانی یعنی بەلەبەر هەمووشی لەبەر بوو کە ئەمە لەو مەذهبە چیە لەو مەذهبە چیە لەگەڵ ئەمەشدا کاتێ پرسیارێکی ڕوبەڕوو دەکرایەوە ئەم بابەتە مەسەن پرسیارێکی دەستێش خۆ پرسیاری دەستێن زۆر جار ئێمە بە هەواوە نەک مامۆستا زۆر خەڵکی لەوە چێ خەڵکی لەگەڵ حرمەتمان خەڵکی دەرەوە بازاریش پرسیاری دەستێشی لێ بگری یەکسەر بڵێ ئەوەی بەس باوکم کە پرسیارێکی لێکرد بۆی تەسیلێکی علمی بکە چونکو ئەیزانی علم وەرگرتن و بەخشینەکەی چۆنە ئەبێ علم چۆن وەرگری چۆنیش بیبەخشی باوکم هەرگیز سەرپێیی وەڵای منە ئەدایەوە دەچوو زۆر کات دەگەڕم دە کتێبەکانە اینجا با پرسیارەکەی دەنووسی وەڵامی پرسیارەکە لەم کتێبە بەرگیەوەنە لاپەڕەوەنە وایە لەو کتێبە بەرگیەوەنە مەسەن باوکم بۆ خۆی 5-6 جار حەجی کردو نزیکەی 10 عومرەشی کرد بوو زیاتریش لەگەڵ ئەوەدا بابەتێکی عومرە هاتە پێشەوە پرسیارێک باوکم خۆ چەند جار بە عەمەلی کردبووی بەس لەگەڵ ئەوەشدا کە هاتە پێشەوە پرسیارێک ئەوە وابوو ئێستش خەتەکەی ماوەکە لەو کتێبە ئەوە وایە لەو کتێبە لەو کتێب اینجا پوختەی هەموو شتەکانشی لە کۆتاییە دەنووسی کە ئەمە نیشانەی ئەوەیە کەوا کەسێک کە ئەهلی علم بێ دەبێ ئەوەندە متەواضعانە خۆی باس بکات نەک ئەوەیە خەڵکێک بێ کە خۆی بە ئەوە بزانن ئیتر کەس لەو عالمتر نیە ئومێدمان وایە جەنابی مامۆستا سەدیقی سەرگەتی خوای پەروەردگار ئێستا بە بەهەشتەکانی خۆی شادی کرد بێت و ئومێدیشمان وایە کە کوڕەکانی نەوەکانی کچەکانی ئەوانە کە لێی و پاشکەوتون ئینشاڵڵا کە هەمویان لەسەر ڕاستە شەقامی ئیسلامن خوای پەروەردگار ئەوانیش بەردەوام کە هەمومان ئەو تەمەنە ئەمانەتێک کە خوای پەروەردگار بۆی دیاری کردوین لەسەر ڕاستە شەقامی خوا بیگوزەرێنین خوای پەروەردگار سەرنجامی هەموو لایەکمان خێر کاوە ئینشاڵڵا لە بەهەشتەکانی خوادا بە خزمەت مامۆستا سەدیقی سەرگەتی دەگەینەوە. بتوانین بە تەواوی بڕۆینە مەیدان بتوانین ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکەین نەها بەرە ئازیز برایان خوای گەورە وتؤمنون بالله ئەخاتە دواوە خۆ ئینسان تا تؤمنون بالله نەبێ نەئەتوانێ ئەمر بە چاکە نەهی بە خراپە ئەمە نیشاندانە ئەمرێگە کۆسبی تایە مەشاکلی تایە بە بڕوان بێ بەخوا بەسەر خۆتتانەکە ئێمە بۆ بڕوان گرتە مەیدانە ئینشاءالله سەرکەوتووە بین وأنتم الأعلون بەڵام کەی إن كنتم مؤمنين ئەمە مەرجێکە خوا داینا بۆ سەرکەوتن ئەگەر بڕواداری تەواوی سەرکەوتووە بین بەڵام ئەگەر خەلەل لە بڕواکەمانە بێ خوا پەنامان بووە خوای گەورە سەرشۆڕمان نەکا بتوانین شکالێک کە هەماومانە بۆ خوای سەر بکەین ئەو ماوەکە لەگەڵ خوا کردمانە بەڕاستی ببێ لەسەر إن الله اشترى من المؤمنين خوا کریانە ئێمە فرۆشەری خوا دیار و ماڵ و ئەولادی لە ئێمە کڕیوە لە بەدەلا بەش بەرەداتێ خواڵامان لێ نەکەن لەم مەعامەلا خیانەت بکەین لەم مەعامەلا غەڵەت بکەین لەم مەعامەلا پشیمانی خوای گەورە کۆمەڵی ئیسلامی زیاتر وا لێکە کە بەم جۆرە یەکدڵ و یەکڕەنگ بە یەکۆ کۆبینەوە بەم جۆرە یەکدڵ و یەکڕەنگ قسە یەکتر قبوڵ کەین ڕەخنە یەکتر قبوڵ کەین جوابی ڕەخنە قبوڵ کەین خوا سەربەرزی ناو قیامەتتان کە وآخر دعوانا الحمد لله رب العالمين.